لێرەکانی هەفتەی یەکەمی وەرزی نوێی خولی ناوی باسکەی کوردستان لە هۆڵ یانەی ئەکاد لە عنکاوە هێرش و ئەکاد بێک گەیشتن. لانیوە یەکەم یاریەکە ئاستی هەردوو تیپ تەواو لە یەکۆ نزیک بوو، هەر بۆیە بە خاڵیش زۆربەی کاتەکان لە یەکۆ نزیک بوون، هەردوو تیپ یەکە و سی خاڵیان تۆمار کرد. لانیوەی دۆم ئاستی یارزانان یانەی ئەکاد عنکاوە دابەزینی بەخۆی بینی و با پێچەوانەشەوە یارزانانی هێرش گەرم و گورتور بن لە تۆمارکردنی خاڵ، هەر بۆیە لا کۆتایی هێرش بە جیاوازی 12 خاڵ و بانجامی 60 خاڵ بەرامبەر 49 خاڵ براوەی یاریەکە بوو. سەرەتا سوپاس بۆ خوا توانیمان ڕوو بردنەوەی گرنگ بدەستبین لە یەکەم یاری خولەکە. خۆتان دەزانن تقریبەن 3 ساڵێکە هیچ خولێک نەکراوەتە لە کوردستان، بۆیە هەموو بێتەمبین هەموو دانیشتوونە ینی هەمووی دوو وحدەی تەمرینمان کردووە، چوارشەم سێشەم و پێنجشەم پێش یاریەکە مەجموعە لایەکمان لە دەرەوەی شاری هەولێر هێناوە تا فەریقەشی دروستکەین بتانین هەریز نەبی لە سێ یەکەمەکەی خولەکە بین. طموحمان بڵێم طموحمان یەکەمە ینی تقریبا بالەغە دەکەم چونکە ئامادەکارەکەم ئەوانە نوعیت لاعیبەکانمان لە بێلیاقی ناتوانین ئەو ڕکابەری بکەین، بەڵام هیوادارین هەوڵش دەدەین لە سێمی یەکەم بین. ئەمە فەریقشمان زۆر باش بوو، دەمانتانی سەرکوتور بینین، بەڵام بەداخەوە حەکەمەکان زۆر خراپ بوون بەداخەوە، چونکە ئەگەر تەسوورتان کردبی هەندە حالەت هەیە لە کامیرە دیارە، بەڵام لەگەم حەکەم قسەی دەکەی ڕادێ تەکنیکەل فاولت لەسەر دەدا ڕاد دەگریتن، هەر شتێک بکەین ئەمە حرامە، بەڵام لە بۆ وای دیکە حەلال بوو. لۆیە ئەمە نەمانتانی کە هیچ حرەکەچی بکەین سەبەبی خەسارەی ڕئیسی ئەوان بوون. ئینشاڵڵا لە بۆ یاریەکانی داهاتوو باشتر دەبینەوە، بەڵام ئیتیحادیش دەبی تەماشای ئەو شتێ بکاتن کە حەکەمەکانی باش نینە. بەم شێوەیە لە دەستپێکی خولی نایبی کوردستان هێرش توانی 2 خاڵ کۆبکاتەوە، ئەکادیش تەنها خاڵێکی بۆ مایەوە. لە یاریەکی دیکە زانکۆی سلێمانی بانجامی 80 خاڵ بەرامبەر 67 خاڵ لە سابیسی بردەوە. ڕۆژی یەکشەممەش دو یاریەکەی دیکەی ئەم هەفتەیە ئەنجام دەدرێت. ئاسۆ میوانداری گاڕە دەکات، سۆلاڤی نوێش پێشوازی لە زاخۆ دەکات. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.